سڵاوتان لێبێت بەیانیتان باش بێت بەیانی بینەرانی خۆشەویستمان باش بێت لە هەر جێگەیەکەوە بینەرمانن جوانترین سڵاوتان پێشکەشەکەین بێگومان بۆ یەکەم جار و بۆ یەکەم ساڵ پەیمانگای تەکنیکی بەکرەجۆ پێشانگایەکی تایبەتی بۆ خوێندکارە خۆشەویستەکانی کردوتەوە کە بە دروشمی بەهرەوتوانەکانمان بابەتی زانستی نێو پێشەنگا زیاتر بەێسر ئەەکەن بۆیە لێرەدا تەواوی خوێندکاران بوو بەرهەمانی کە لە ماوەی دو ساڵی نێو پەیمانگایە زیاتر بە تیۆری خوێندیانە لێرە بە پراکتیکیش بە شێوازێکی جیاوازتر بەرهەمەکانیان خستۆتە ڕوو کە ئەویش بە هەمانگی لەگەڵ تەواوی ئەو مامۆستا و دکتۆرە بەڕێزانی کە لە نێو پەیمانگایە زیاتر وانەکانیان پێوتونەتەوە ئەمانش بە شێوازێکی پراکتیکی زیاتر کاری لەسەرەکەن قسە و باسی زیاتر لەسەر کردنەوەی پێشەنگاکە ئەەکەم ئەچمە لای زۆر بەڕێز خەت و ئەڤین ئەلادین کە بەڕێزیان سەرپەرشتیاری گشتی پێشانگای تایبەت لا پەیمانگای تەکنیکی بەکرەجۆ خەت و ئەڤین سڵاوت لەبێ سپاس بۆ ئامادەبوونت هەر با سەرەتا لەوە دەست پێ بکەم ئەم دروشمە چۆن بۆ هەڵتان بژار و بۆ یەکەم ساڵیش لە نێو پەیمانگا کاری لەسەر بکەن سڵاو لە ئێوەی ئازیز بەخێر بێن خۆشحاڵم بە ئامادەبوونتان لە یەکەمین پێشەنگای تایبەت بە پەیمانگای تەکنیکی بەکرەجۆ هەڵبەت دروشمەکە تەواوی ئامانجەکانی لە پشتەوەیە ئێمە کاتێک کە چالاکی ئەنجام ئەین توانە ئەدۆزینەوە ئەگەر چالاکی نەبێ نازانین چەند کەس بەتوانایە چەند کەس بێتوانایە چەند کەس ئەتوانێت ئیشکات بۆی ئەم دروشمەمان هەڵبژار بۆەوەی کە توانە شاراوەکان و لە ڕێگەی زانستەوە گەشە بکەن ئەکستێندی بکەین واتە درێژەی پێبین وەروە توانەکانیان بشاری پێشان بین و لە داهاتووە لە بازاری کارە کارێکی بیرۆکی بزنسی سەر هەڵبات و کاریان دەست بکەوێت و فۆڵۆی یەکێک لە دروشمەکانی وەزارەتی خوێندنی باڵا ئەکەین کە لە ئێستا بەتەمان وانەیەک زیادکەن بە نێوی ئەنتەرپرنۆرشیپ کە سەر هەڵدانی بیرۆکەی بزنسیە لەناو پەیمانگا و کۆلێژەکاندا. دەستخۆش هیچ پەیامێکی ترت ماوە بەگشتی لەسەر پێشەنگاکە قسەمان بۆ من سپاس دانەکەم پێم وایە هاوکارەکانم لێرەن ئەتوانێت ئەوان بە تایبەتتر لەسەر گرنگی کشت و کاڵ و هەروەها گرنگی پێشەنگاکە لێ دوارتان بۆ سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئێوە زۆر زۆر سپاس بێگومان وەکەوەی کە دروشمەکە هەر ناوەکەی بەخۆیەوەیەتی بە دروشمی بەهرە و تواناکانمان ئەستی زانستی زیاتر پەرە پێ ئەین هەر بۆی پەیمانگای تەکنیکی کوردست با بڵێن پەیمانگای تەکنیکی بەکرەجۆش ببورن کە سەر بازانکۆی پۆلتەکنیکی سلێمانیە زیاتر ئەم دروشمە جەختی لێکات و کاری لەسەرەکە دکتۆر ئاوات لەگەڵمانە کە بەڕێزیان تایبەت بە بەشەکەی خۆیان قسە و باسی زیاتربان بۆەکەن دکتۆریان سپاس بۆ ئامادەبوونێت بە هەر سەرەتا لەوە دەست پێ بکەم بەڕێستان وەکو بەشی کشت و کاڵی داپۆشراو چ جیاوازیەکتان هێناوەتە نێو پێشەنگاکەوە پێشەکەی بە خێراتتانەکەین بۆ یەکەمین پێشەنگای پەیمانگای تەکنیکی بەکرەجۆ بەڕاستی پەیمانگای تەکنیکی بەکرەجۆکە لە پەیمانگا زۆر باشەکان کە تا ئێستا کۆمەڵێک لە کادیری پێشکەوتوو و لە داهاتووشە کۆمەڵێک لە کادیری پێشکەوتوتر ئەخاتە ناو کۆمەلگاوە پەیمانگای تەکنیکی بەکرەجۆ کاریگەرێکی زۆر باشی هەبووە بۆ پێشخستنی کۆمەلگا بە تایبەتی لە بواری کشت و کاڵیە ئێمە لێرە کۆمەڵێک تەکنیکی تازەمان هێناوەتە ناو پەیمانگاوە تەکنیکەکانمان بۆکەی بەڵێ یەکێک لە تەکنیکەکان ئێمە هەم وەکو وانە ئەی بەخشینە خوێندکارەکانمان کە پێوترێت تەکنیکی پلانت تیش و کەڵچەر واتە چاندنەوەی ڕوەک بە شانەیان بە خانەیان لە پارچەیەکەوە ئەمە یەک لە تەکنیکە زۆر تازەکان کە لە دنیا زۆرێک لە ڕۆکان ئێستا بەم ڕێگەیە بەڵێ ئێستا لە دنیا تقریبا یەکێک لە تەکنیکە زۆر زۆر پێشکەوتوەکان ئەگەر بیانەوێت ڕۆکی تازە یان کۆمەڵێک لە ڕۆکان بە شێوەیەکی گشتی بەرهەمی بێنن بەم ڕێگەیە ئەتوانرێت بەرهەم بێنێت ئەمە چۆنە ڕێکێک لە ڕێگە زۆر زۆر تازەکانە پارچێک لە پارچەکانی ڕۆک جا لە هەج ڕۆکێک بێ ئەتوانرێ وەربگیرێ بە تایبەتی لە ڕۆکە زۆر اقتصادیەکان یان لەو ڕۆکانی کە ئێستا لە دنیا توانای گەشان زۆر زۆر کەم بۆتەوە ئێمە توانین بەم ڕێگەیە پارچێک لە پارچەکانی ڕۆک وەرەگیرێ و ئەخرێتە ناو جێڵێکی تایبەتەوە کە تایبەتە بە گەشەی ڕۆکەکان ئەم جێڵەش خۆتان نەزان تایبەتە بە هەر شتێک کە لەناو خاکە هەبێت پێویست بێ بۆ گەشەی ڕۆک ئێمە ئەخرێتە ناو ئەم جێڵە و ڕۆکەکان ئەتوانتیا بەرهەم بهێنرێن دکتۆر ئاوات پێش دەستپێکی پرۆگرام هەندێک گفتوگۆمان کرد باست کرد کە ئەم شێوازانی کە ئاماژەتان یاخود نمایش کراوە هەرێکی کارێکی خۆی ئەکا پێمان بڵێ چۆن گەشە ئەکات ئەم بەرهەمە
ڕۆک یاخود ئەم بەرهەمە خۆراکیانە دوجار ئەچێتە نێو پارکەوە. بەڵێ ئێمە لە سەرەتا کاتێک کە ڕۆکێک وەرەگرین دەستنیشانێکین پێویستە بزانین چی ڕۆکێک وەرەگرین لەبەرەوەی ئێمە ئیشێکی ئیقتصادیەکەین ئەو ڕۆکە تا چەند پێویستە بۆ کۆمەڵگا یان بۆ خواردن یان لە بوارەکانی ئینتاجیا زۆر گرنگیان پێویستە ئێمە ڕۆکە هەڵەبژێرین ڕۆکی دایکانەکە هەڵەبژێرین لە دوای ئەوە پارچێک لە پارچەکانی ڕۆک بۆ نمونە ئەمە لە مەرحەلەی یەکەمیات ئێمە زرای ئەنسیجا بە 3 مەرحەلە تێپەڕێ مەرحەلەی سەرەتای کاتێک کە ڕۆکەکە لە ژینگەوە وەرەگرین پاکێکینەوە بە کۆمەڵێک لە پاکردنەوە ئاڕوە ئێمە وەریانەگرین لە دواتر لە مەرحەلەی یەکەم تەنها ڕۆکەمان وەرگرتووە پاکمان کردەوە لە مەرحەلەی دووەم زیادکردنەوەی ڕۆکی بۆکەین کەواتە ئەم خۆراکەی کە لێرەیە بەکارێنین جیاوازترە لەو خۆراکەی کە لە مەرحەلەی یەکەم بەرهەممان هێناوە تەنها بۆ گەشەکردنە لە دوای مەرحەلەی دووەمەوە کە زیادبوونەوەمان بۆ کردو ڕێژەیەکی زۆر لە ڕۆکەمان بەرهەم هێناوە یین مەرحەلەی سێمی بۆکەین مەرحەلەی سێم چیاواتە ئێمە پێویستە بیخێن ئامادەکاری بکەین بیخێن ناو خاکەوە لە مەرحەلەی کۆمەڵی قۆناغی بەڵێ لە مەرحەلەی سێمە چی بۆکەین ڕۆکی تەواو دروست دەکەین لە مەرحەلەی دووەمە تەنها ڕۆکەمان زیاد کردەوە بەڵام لە مەرحەلەی سێمە گەر دیقەت بن هەم ڕەگی هەیە هەم قەدی هەم گەڵایەکی تایبەت گەڵای دیاریکراوی خۆی هەیە بۆ ئێستا ئەم مەرحەلەیان ئامادەیە بۆەوەی کە بیخێن ناو خاکەوە پێمان بڵێ جیاوازی ئەم تەکنیکە لەگەڵ ناو خاکەیە ئەو بەرهەمانی کە لە ناو خاکە گەشە ئەکەن و گەورابن جیاوازیەکەی چییە کە ئێوە بەم شێوازە تازەی کارتان لەسەر لە ڕووی پێکهاتی خۆراکیەوە لەوانەسە خەڵگوات تێبگە ئەمە لە ڕووی پێکهاتی خۆراکیەوە کاریگەری هەیە لەسەر سەحەتی ئینسان نەخێر ئێمە لە ڕووی پێکهاتیەوە هیچ پێکهاتەیەک ناگۆڕین هیچ کاریگەرێکی نییە لەسەر سەحەتی ئینسان بگرە هەندێک جار لەم تەکنیکە شتی زۆر باشتر و ڕۆکی زۆر نوێتر ئەتوانین بەرهەم بێنین کە مادەکانی ناو ڕۆکە چەند قاتر ئیسفادەی لێ بکرێت نمونەیەکی زیندوی ئەمە ئەگەر بۆ بەرچاوی کامێرا کە ئەتوانرێت زیاتر بەرهەم بێن بەڵێ ئێمە ئەو وەکو جیاوازەکە گەر باسی بکەین لە دەرەوە ئێمە تەنها توانین لە پارچەیەک تەنها پارچەیەک دروست بکەن ڕۆکێک دروستکردنەوە بەڵام لێرەوە ئەتوانین لە گەڵایەک لە هەر پارچێکی تر بێ ڕۆژێکی زۆر عددێکی زۆر لە ڕۆک و بەشێکی سەریعتر دروستی بکەینەوە سپاس بۆ تۆ دکتۆر ئاوات کا بەڕێستان لە بەشی کشتتوکاڵی داپۆشرا و هەندێک تەکنیکی تازەتان خستە ڕوو بە بەشەکەی خۆتان جا ئێستا ئەوەی کە لەوێنەکانە ئەیبێنن کێ لێرە قسەمان بۆ کاک دکتۆر ئەگەر لەم بەشەش هەندێک بابەتی خۆراکی دانراوە کاک دکتۆر ئەگەر بەڕێزتە ڕوونکردنەوەمان بۆ بێ بەڵام زۆر بە کورتی بۆی فریای ئەو هاوڕێیانی تریشمان بکەوین ئەم خۆراکانی کە ئێوە داتان ناوە تا چەندە لە پەیمانگەی تەکنیکی بەکدەجۆ هاوڵاتیانی خۆشەویست دڵنیا بن لەوەی کە شوێنێکی ئەکادمی وا هەیە خۆراکەکان بە شوازێکی زۆر باش کاری لەسەرەکە ئێمە وەکو پەیمانگەی تەکنیکی هەوڵمان ناوە هەموو ئەو شتانی کە دروستی بکەین هەمووی ئۆرگانیک بێ بۆیە ئەم خواردنانی کە ئێستا لێرە 100% دڵنیا بن لەوەی کە ئۆرگانیکە هیچ مادەیەکی زیان بەخش بەکار نەهاتووە و ئێمە خوێندکارەکانی ژوار ڕاهێنین کە هیچ مادەیەکی زیان بەخش بەکار نێن بۆ هیچ ڕۆکێک ئەگەر زۆر پێویستی نەبێ و لەگەڵ ئەوەشە ئێمە ڕانەهێنین چۆن بە بازاڕکردنی بۆ بکرێت بۆ نمونە ئێستا ئەم خواردنانی کە لەبەر دەستمانە هەیە بەڵێ زۆربەی زۆری ئەمانە ئینتاجی ناو پەیمانگان بۆ نمونە ئەمە بیتی خارمان هەیە لێرە بیتی کاومان هەیە قڕنابیتمان هەیە کەلەرمان هەیە بۆیە ئەم بەیتانە هاتوون لە جاتەوی کە ڕاستەوخۆ بە شێوی سەوزە لە بازاڕە سەرفی بکەین و ساقی بکەینەوە بە شێوی تەعبیە بە شێوی پێچانەوە بەم شێوەی ئامادەمان کردو بۆی بتوانین لە بازاڕ ئیسفادەی لێ بکرێن زۆر مەمنون سپاس بۆ ڕوونکردنەوەکانت بێگومان هاوڵاتیانی خۆشەویست دڵنیا بن لەوەی کە هەمیشە ئەو ناوەندە ئەکادیمیانی کە لە نێو کوردستانە کراوەتەوە هەمیشە لە خزمەت هاوڵاتیانی خۆشەویستایە بۆ ئەوەی دڵنیا بن لەوەی بەرهەمێکی تەواو ئۆرگانی دەستیانەکەوێت کە دوجار لێرە و ئەم بەرهەمانە ئەدێنرێتە تەواوی بازارەکان ئەچینە لای بەڕێزش کاک دکتۆر سلااوت لە بێدەم کاتت باش بێت زۆر سپاس پێمان بڵی ئەو بەرهەمایە خود ئەو گوڵە جوورا و جۆرانی کە ئێوە لێرە نمایشتان کردووە پێمان بڵی ناوەکانی چی و چین تا چەندە بە شێوازێکی باش خوێنکاران لێرە ئەتوانن بە پراکتیکی کاری خۆیان بەڵێ سەرەتا بەخێر بێن سپاس بۆ تەلەڤیزۆنەکەتان بۆ بەشداریکردن لە فیستیڤالەکەماندا ئێمڕۆ دیارە ئێمە وەکو بەشی دیزاینی باخچەکان بەشداریمان کرد لەم پیشانگایەدا بە گوڵی جوان لەبەر ئەوەی ئێمە
ئەو شتانێکی ئێمە هەمانە لێرە هەمی پەیوەندی هەیە بە سروشتەوانەیە پەیوەندی هەیە بە جوانیەوانەیە هەر لە ناوی بەشەکەمانەوە کە پێوتێ گاردن دیزاینیان دیزاینکردنی باخچە دیزاینکردنی باخچە خۆی لە خۆیان پێویستی بە گوڵ هەیە پێویستی بە ڕازاندنەوە هەیە پێویستی بە جوانکاری هەیە و هەروەها وەکو ئەیبینی ئێمە بە چەند بەشێک بەشداریمان کردو بە ئینجانە و گوڵی جوان کە خۆی لەو هەموو ئەو ڕۆکانێکە ئێمە هەمانە ڕۆکی زیندون ڕۆکی پێنیتیانێ ینی بڵێن پلاستیک و ئەوانێکە لە مەوادێتە دروستەکەی هەمووی گوڵی سروشتین و زیندون بە خوێندکارەکانمان خۆیان پەروەردەیان کردو لەبەرەوەی سروشتی بەشەکەی ئێمە وایە بە تیۆری ئەی خوێنن دوای ئەوشی کە بە تیۆری ئەی خوێن ئەبێ پراکتیکەی بکەن لەبەر ئەوشکەوەی ئێستا هەیە وەکو بەڕێستان شارەزان و ئەیبینن ئێمە واقعی کوردستان وای لێ هاتۆ کە ئیش نییە ینی مەسەلەن دامەزران کەم بۆتەوانێ ئێوە چی فێری خوێندکارەکانەکەن پێش دەستپێکی پرۆگرام باسی کارێکت کرد کە بتوانن ببنە خاوەنکاری خۆیان خوێندکارەکان چیتە لای ئەم پرۆژەی خۆتانەوە ئێوە چۆن ئەتوانن خوێندکارەکان وا ڕابێنن ببنە خاوەنکاری خۆیان بەڵێ ئەخەری ئێسم ئیشارەت بۆ بدەم کە بڵێن ئێستا مەسەلەن هەلی کار کەمە لە بواری گشتیە هەموو خوێندکارەکان پێویستە کات هەلی کار بدۆزنەوانێ لە دەستی خۆیان و خۆیان فێر بنیش بن وەکو ئەیبین مەسەلەن ئەمڕۆ ئەم گوڵانی کە ئێمە ئەیبینی لە پەروەردەکردنی گوڵە لە ناو شوشەیە کەمیش خۆی لە خۆیان پێویستی بە کۆمەڵێک کەرەستە و وەکو چۆن کەرەستەی خاو هەیە وەکو ناوەندی خۆراکی وەکو چە وەکو ئەوانە بۆ ڕازاندنەوە بەکارهێنرێت هەم بۆ ئەو دیارە مەبەستی پەروەردەکردنی ئەم گوڵانێکی ئێمە هەمان لە میانەیە بۆ مەسائلی جوانکاری بۆ مەسائلی ڕازاندنەوەی ناوماڵ بەکارهێنرێت کە هەموو ماڵێک دیارە پێویستی بە ڕازاندنەوە پێویستی بە جوانکاری هەیە باڵێ زۆر باشە کاک دکتۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکانت دەستەکانت خۆش بێت بگومان ئەوەی کە هەیە خوێندکاران بە شێوازێکی جیاواز ئەیانەوێت جیاوازەکانی خۆیان و خۆی کە کاک دکتۆر ئاماژەی پێکرد جیاوازەکانی خۆیان لەم بەرهەمانەیە زیاتر بخەنە ڕوو بۆ ئەوەی بتوانن بەرهەمێکی تەواو سروشتیان دەست بکەوێت هەندێکی تر لەو بەشداربووانەی تر ئەدوێنین ئەگەر چینە لایەن لێرەش بەشێکی ترمان هەیە کە خوێندکاران بەشداریان پێ کردووە ئەمەش تەواوی ئەو گوڵانەیە جۆرا و جۆری گوڵەکانە کە قسە و باسی زیاتری لەسەرکرێ کاک دکتۆر ئەگەر پێمان بڵێ ئەم گوڵانی ئێرش کە لێرە نمایش کراوە ناوی گوڵەکان چی و چینۆکۆی کە خۆتان باش ئەمی خۆتان گوڵەکان چی ئەمە گوڵە پێقازە لێبیتە ئێرە سپاس دەکەم ئەوەی کە هەمانە مەسەل بۆ نمونەوە پێقازە کە پێ سنجینیۆمی پێ ئەوت لە گوڵێکی جوانە لەبەرەوەی کە شێوەی لە پێی قازە چیە تاجل ملوکمان هەیە گوڵی ئەلۆڤێرامان هەیە لەوانەیە کە پیشان دراوانەیە کە هەم گوڵێکی بۆنیە کە بڵێن بۆنی هەبێ و هەم گوڵێکی شەکە بڵێن مەوادی سروشتی لە دروستەکرد وەکو سابوون و وەکو معجونی دان و ئەوانەی هەمووی لێ دروستەکرێت پیپرۆمیامان هەیە سیدیۆممان هەیە کە لەوانەیە پیشانداوە زۆر جۆری ئەلۆڤێراکانمان هەیە ئامادەکراوە سوبێر ڕۆکە دڕکاوی ڕۆکە گۆشتەکانمان ئامادە کردووە زایدەن گرنجێکی تایبەتی ژراو بە ڕازاندنەوەی ئینجانەکان کە زۆر ئەوکۆی بینە زۆر شێوەی ئینجانە بەکار هاتووە لە میانە ئینجانی پلاستیکی ئینجانەی یا خود ئەتوانین لە میانەشە ئیشارەت بە شتێکی تریش بم کە ئەتوانین کە زۆر ماڵ هەیە کەرەستە و کەلوپەری لە کارکەوتووی هەیە ئەتوانێت دووبارە ئەو کەرەستە و کەلوپە بەکار هاتوانە دووبارە بەکاری بێنەوە وەسن بۆ نمونەمە ئینجانەیەەکە شکاوە لە بڵێن ئەتوانی دووبارە ئینجانی بەکار بێنیتەوانە کە پێوتێمە کاری ڕیسایکلینە یا مەسەڵەن دووبارە بەکارهێنانەوانەکە بۆ ئەوی ژینگە پیس نەکەیتوانێت یعنی چەند هەدفێکە لە میانەیە کە بڵێن پێکراوە لە میانێ هەم جوانیەکەی هەم پەروەردەکردنەکەی هەم گرنجیدان بە ژینگە و دووبارە بەکارهێنانەوە ئەو کەرەستە و کەلوپەلانی کە ئێمە هەمانە بتوانین بەکاریان بێنینەوە سپاس بۆ تۆ بێگومان لێرەش بەشێکی ترمان هەیە ئەگەر هاوکارم لەگەڵم بێت بەشی خۆراکیمان هەیە کە لێرەش خۆراکەکان بە شێوازێکی زۆر سروشتی بەرهەم هاتوون لێرە ئامادە کراون بۆ ئەوەی خوێندکاران و تەواوی مامۆستایانی خۆشەویستیش بتوانن بە شێوازێکی زۆر باش ئەم بەرهەمانی کە ئێستا لێرەیە لەجێت ئەوەی کە ئێمە لە وڵاتانی دەرەوە بەرهەمەکانمان بگاتە دەست لێرە بە شێوازێکی زۆر ئۆرگانی تەواوی مامۆستایان و خوێندکاران ئەم بەرهەمە سروشیانە ئەتوانن بەرهەمی بێنن بەڵام بە شێوازێکی ئەکادیمی بۆ ئەوەی خوێندکارانی خۆشەویست بتوانن لە داهاتووە هەم شوێنێکی تایبەت بە خۆیان بکەنەوە پرۆژێکی تایبەت بە خۆیان و لامان کاتە بتوانن هاوڵاتیانی خۆشەویستیش دڵنیا بکەنەوە لەوەی کە بەرهەمەکان تەواو سروشتیە ئەگەڕێنەوە بۆ ستۆدیۆ بۆ لای هاوکارانە فەرموون بەڵێ
دەستخۆشی بۆ